خەریکە کەلێن لە پشتگیریەکانی ڕۆژئاوا بۆ ئۆکرانیا دروست ببێت. لە کاتێکدا سەرۆک جۆ بایدن داوا و تکا لە کۆماریەکانی کۆنگرێس دەکات ئەو 24 میلیارد دۆلارە ببەخشن کە هەوڵ دەدات ئۆکرانیا لە دژی لەشکرکێشی رووسیا بەهێز بکات. لە کۆتایی هەفتەی ڕابردوودا کۆنگرێس پرۆژە یاسای خەرجکردنی کاتی پەسەند کرد کە حکوومەتی ئەمریکا بۆ ماوەی 6 هەفتەی دیکە بەکراوەیی دەهێڵێتەوە. بەڵام پەسەندکردنی ئەو خەرجیانە یارمەتیەکانی ئۆکرانیای لەخۆ نەگرت بوو. ئەمەش وای کرد بایدن لە لایەنەکانی سیاسیەوە بانگەوازی قانوندانەران بکات کە نیگرانی خۆیان سەبارەت بە لێپرسینەوە دەربڕیوە، هەروەها تووڕەیی لەوەی کە شەڕەکە دوای زیاتر لە 19 مانگ هێشتا بەردەوامە. هیوادارم هاوڕەکانم لە پارتی کۆماری خاوەنی قسەی خۆیان بن بۆ پشتگیریکردنی ئۆکراینە. ئەوان گوتیان بە دەنجێکی جیا پشتگیری ئۆکراینە دەکەن، لە هیچ بارودۆخێکدا ناتوانین ڕێگە بدەین پشتیوانی ئەمریکا بۆ ئۆکراینیا ببڕدرێت. بە تەواوی چاوەڕوانی ئەوە دەکەم سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکات بۆ دەستەبەرکردنی ئەو پشتگیریە کە پێویستە بۆ یارمەتیدانی ئۆکرانیا لە کاتێکدا بەرگری لە خۆیان دەکەن لە دژی دەستدرێژی و درڕندەی. دوشەمە کارین جان پیەر وتەبێژی کۆچی سپی بە دەنجی ئەمریکای ڕاگەیاند بەڕێوەبەراتێکە هەر پابەندە، ئەمەش لە نێو ئەو فشارە ناوخۆیانە و نیگرانیەکانی لەلایەن سەرۆکی تازە هەڵبژێردراوی سلۆڤاکیای ئەندامی ناتۆوە کە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی داوتبووی یەک فیشەک لە ئەمبارەکانی دەوڵەتەوە بۆ ئۆکرانیا نانێرێت. ناتۆ ئێستا بەهێزترینە بەهۆی سەرکردایەتی ئەم سەرۆکەوە و بەدڵنیاییەوە بەردەوام دەبین لە ئەنجامدانی ئەو گفتوگویانە لەگەڵ هاوبەش و هاوپەیمانەکانمان. بەڵام سیرکە و پێشتر ئەمە موتووە ئەوە هیچ یارمەتی دەرنیە. ئەوەی کە دەیبینین کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران دەیکەن. ڤلۆدیمیر زیلنسکی سەرۆکی ئۆکرانیا کە ڕۆژی دووشەمە لە کیێف میوانداری وەزیرانی دەرەوەی ئەوروپای کرد وتی یەکگرتووی زۆر گرنگە. سەرکەوتنی ئێمە بەڕوونی پەیوەستە بە هاوکاریەکانمانەوە تا ئەو هەنگاوانی پێکەوە بەهێز و بە پرینسیپی بنین زووتر ئەم شەڕە کۆتایی پێدێت. کۆتاییەکی دادپەروەرانە لەگەڵ گەڕاندنەوەی یەک پارچەیی خاکەکەمان و گەرنتیەکی متمانە پێکراو بۆ ئاشتی بۆ هەموو ئەوروپا. لە مۆسکۆ وتەبێژی ڤلادیمیر پوتین بە زمانێکی رەخنەگرانە لە دۆخەکە وتی مۆسکۆ ماندوێتی لە نێو لایەنگرانی ڕۆژئاوادا دەبینێت. ژان پیەر لە وەڵامدا وتی ئەگەر پوتین پێی وایە دەتوانێت لە ئێمە زیاتر خۆراگر بێت ئەوە ئەو بەهەڵەدا چووە وە بۆیە ئێمە بەم زوانە پاکێجی تری هاوکاریمان بۆ ئۆکرانیا دەبێت بۆ ئەوەی ئاماژە بە پشتیوانی بەردەوامیمان بۆ خەڵکی ئازایی ئۆکرانیا بکات. ئەمە بەپێی ئێمەیە ئەگەر پێی وایە دەتوانێت لە ئێمە زیاتر بێت ئەوە بەڕێز پوتین بەهەڵەدا چووە. بەڵام شارەزانی سەربازیدان بۆ دەنێن کە هێرشە بەرپەشدانەوەکەی زلنسکی کە ئامانجی دابڕاندنی بەشێک لە خاچی ژێر کۆنتڕۆڵی رووسیا بوو خاوتر بووە لەوەی کە هیوای بۆ دەخواست. ئەنجامەکان نائومێدکەر بوون. ژمارەیە کەسیش پرسیار دەکەن ئەمە چۆن کۆتایی دێت. ڕوانگەی سەرکەوتن لای ئۆکرانیا چییە؟ پێم وایە سەرۆک زلنسکی دەبێت لە 1-2 مانگی داهاتوودا ئەمە ڕوون بکاتەوە بۆ ئەوەی لایەنگرانی کۆبکاتەوە. بەڵام گەلی ئۆکرانیا هەر پابەندە. لە کۆتایی هەفتەدا پایتەختە گەمارۆدراوەکە یەکەم مەرەسۆنی تەواوی ئەنجامدا لە وەتەی دەستپێکردنی لەشکرکێشیەوە. 5,000 بەشدار بوو کە زۆربەیان سەرباز بوون و هەندێکیان قاچیان بڕاوەتەوە و 42 کیلۆمەتریان هەنگاو بە هەنگاوی ئازاربەخش بڕی بۆ کۆکردنەوەی پارە بۆ بەرگری وڵاتەکە. بۆ ئەنیتا پاوڵ، حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.